پێشنگ تیڤی پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمای چاکسازی لەم دەسەڵاتەیەکەم بەس خەوە بینێ نەریتێکی شۆڕژێرانە، نەریتێک کە لە خوارەوە خەریکە بنیاتی کۆمەلگایان. دەسەڵات ناتوانێت جا بە کێشەش ناباتەوە بەڕۆ حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوانە. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی. بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار دێک بۆدا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان چەک و پارەیان نستنیکەوە معناژی نامێنە ئیتر چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان و لانانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کەوە دەستێنراوە. بێکارانە بە ئەودەستێکی کەم ئیشەکەن و ماگانە موسەکانیان پێنادێت. داری وازات خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی بۆ خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی مەنتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەخازاتی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی قوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماسپێکی پەرشە بەسەر چینی کرێکار و بەشە جۆراوجۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبە چەپ و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی مینەکانی تاوانی دروست کردووە و تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزبی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەکۆ قەویترە، سازمانی تەیار کردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشنگ تیڤی هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ پەخشی بەرنامەکانی دەکات. شەرمەزار نابێ ئەو هەموو جەنەراڵە مقەبایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایەن. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەماوی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشنگ تیڤی پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. بینەرانی عزیزی پێشنگ تیڤی ئێوەرەتان باش. خۆشحاڵە من بنار مستەفا بۆ جارێکی تر دێمە وڵاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشنگ تیڤی. عزیزان بەرنامەکانی ئەمڕۆمان 14 شوباتی 2024 لە 3 تەوەرپێک هاتووە. سەرەتا لە یادی حەڤەی شوباتە بەرنامەمان دەبێت، پاشان لە پێشوازی 8 مارسدا بەرنامەیەکی ترمان دەبێت و لە کۆتاییشدا سەبارەت بە ململانێ و کێشمەکێشی ئەمریکا و ئێران لە عێراق و ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاست بەگشتی بەرنامەیەکی ترمان دەبێت. ئێوەش دەتوانن بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشدار بن و ئەو پەیام و پرسیار و سەرنجانەی ئێوە دەینێرن ئاڕاستەی میوانانی بەرنامەکانی دەکەین. لەگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. بەڵێ بینەرانی ئازیز، هەروەک ئاماژەم پێدا یەکەم تەوەری بەرنامەکانی ئەمڕۆمان تایبەتە بە قسە و باسێک لە یادی حەڤەی شوبات و هەروەها ئاوردانەوەیەک لە بزوتنەوەی ناڕەزایەتی ئەمڕۆی کۆمەلگای کوردستان. ئەم بابەتەش تاوتوێ دەکەین لەگەڵ تاهیر حەسەن. تاهیر حەسەن، ئێوارەت باش و سپاسکە لەگەڵمانیت. ئێوارەی بیستەران و بینەرانی پێشنگ تیڤی باش و سڵاو ڕێز و خۆشەویستیم بۆ خۆت و بۆ بینەران و بیستەرانی پێشنگ تیڤی. پێش ئەوەی کە بچینە سەر حەڤەی شوبات، دەمەوێت لە سەرکیترین و گەرمترین هەواڵی گەرمی دەستگەڕاگەانەکانی ئەمڕۆی
کۆمەڵگەی کوردستان قسە بکەین کە ڕەنگە پێویستی بە وردەکاری نەبێت بەڵام ئەمریکا دێرین ئێوە چۆن چی لێکدانەوەیەکتان بۆ ئەم بابەتە هەیە و بۆچی هێندە لە دەستگا ڕاگەیاندنەکان و کۆمەڵگەی قسەی لەسەرە تۆ ئاگاداری هەرچی تەلەڤیزۆنەکان هەیە کەناڵەکان هەیە پەیجە سێبەرەکانی دەسەڵات و ئۆپۆزیسیۆن هەیە ڕوودا و بەردەوام هەمووی لەسەر ئەمەی کوێخادێرینە کە ماڵەکەی ڕوخێنراوە گوایە پارەی سەرانی لەسەر مایەدار وەرگرتووە و تەقەی کردو و ئەوانە هەموو ئەم هەراز ئیعلامی هینەکە سازیان کردووە هەمووی بۆ ئەوەیە کە ئەو حرەکەتەی 4-5 مانگە مامۆستایان دەیان هەزار مامۆستا و خەڵکی موچەخۆری کوردستان بە پشتیوانی دایکانیان باوکانیان مناڵەکانیان بە پشتیوانی خەڵکی کوردستان بە پشتیوانی کرێکاران بە پشتیوانی دەرەوە هاتوونەتە مەیدان داوای معاژەکەن داوای موچەکانیانەکەن داوای ژیانێکی شایستەکەن بۆ وەڵام هیچ جوابێکی تاوەکو ئێستا دەسەڵات هیچ جوابێکی پێنەداوەتەوە ئەم هەرایان ساز کردو بۆی کە سەرنجی خەڵک بگوازنەوە بۆ سەر ڕووداوێک کە دوێنێ و پێرە ڕووی داوە باشە ئاخر ئەم قەڵایی ئەم کابرایە دروستی کردووە کە هێزێکی ئەمنی سەر بە خۆتانە و ئەم هەموو هەمەر و ئەسلحە و چەکداری بەدواوە بووە خۆ بە هەلیکۆپتەر لە ماوەی 2 ڕۆژە ئەم قەڵاییدا مندا لەو شوێنەدا نەناوە بە بەرچاوی ئێوە لە چەند ساڵی ڕابردووە دروست نەکراوە ئەو جادە قیرانە هەمووی بە وەسائلی شارەوانی سلێمانی جادەقیرەکانیان بۆ نەکردووە بە بەرچاوی ئەوە دروست نەکراوە ئەم شتە بۆچی لە ئێستاە ئەم هەرایە لەسەری ساز بکەن و سەرنجی خەڵک بجۆزنەوە بۆەوەی کە ئیتر لێرە بەدووە کەس ناتوانێت هەڕەشە لە کەس بکە لە کاتێک کە هەموو کەسێک گەزانێ دانە بەدانی ئەو کەسانی کە لە کوردستانان و سەر بەم حیزبانان دەستیان بەردەوام لە گرفانی خەڵکایە بەردەوام خەریکی ملیاردێر و سەربەت و سامان کۆکردنەوە لە پێش هەردوو بنەماڵی بارزانی تاڵەبانی هەموو کەسێکم ڕاستی ئەزانێت بەڵام ئەم هەرایان ساز کردووە بۆی کە سەرنجی خەڵک لەسەر ئەو بزوتنەوە حەخوازانەی مامەسایان و موچەخۆران و خەڵکی کوردستان لابەرن بیخەنە سەر شتێکی کە و بە شتێکی کەەوە مەشغوڵیانکەن ئەوەیە هیچ شتێکی تر نییە. بەڵێ سپاس کە توانیمانم بابەتەش لەگەڵ ئێوەدا تاوتێ بکەین سەبارەت بە یادی حەڤەی شوباتی 2011 هەڵبەت پێشتریش بەرنامەی ترمان لەگەڵ ئێوە هەر لەم یادەیە ئەنجامداوە و سەرنجی بینەرانی بۆ ڕادەکێشم کە لە ئەرشیفی پێشەنگ تیڤیدا ئەو بەرنامانەی ساڵانی ڕابردوو لە یادی حەڤەی شوباتە هەر لەگەڵ ئێوە و چەند کەسێکی تردا تۆمارکراون ماون و هیوادارم بینەری بن بەڵام بە کورتی کۆکراوەیەکی بچوو بکەینەوە بۆ کەسانێک ئەگەر نیان بینی بێ و نیان بیست بێت بۆچی لە کوردستاندا حەڤەی شوبات ڕوویدا کە خەڵکی هاتنە سەر شەقامەکان و دروشتنی بڕوخەیان بە دەسەڵاتدارانی کوردستان دەوتەوە حەڤەی شوبات هەم بارگراوندێکی ناوخۆی کوردستان و عێراقی هەیە هەم بارگراوندێکی ناوچەیشی هەیە بۆی کە تێبگەی کە حەڤەی شوبات بۆچی لەو کاتەیە ڕوویدا بۆچی ساڵێ پێش ئەوە نەبوو ئەبێ ئەو بارگراوندەی پشتی دۆزی بخوێنیتەوە کە لە باکووری ئەفریقا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دنیای عەرەبا دەستی پێکرد یەک هەلومەرجێکی شۆڕژێرانە هاتە پێشەوە کە دوایی بە ناوی بەهاری عەرەبی کە لە ماوەیەکی زۆر کەما حکوومەتێکی گەورەی چەندین ساڵی وەکو حکوومەتێکە حوزنی مبارەکی ڕوخان لە تونس حکوومەتی بن عەلی ڕوخان و سەرنجام ناوچەکەی گرتەوە پەلی کێشە لەم هەلومەرجە شۆڕژگێڕانەیە خەڵکی کوردستانیش کە لە 20 ساڵی ڕابردووە لەژێر دەسەڵاتی بزوتنەوەی کوردایەتیە لە بێنانی بێ ئاوی بێ کارەبایی بێ خزمەتگوزاری بێ دکتۆر و دەرمانی سەختترین ژیانیان بەسەرە برد و ئیتر وردە وردە هەنگاو بە هەنگاو کە ئەو ئینتیخاباتی پەرلەمانیانە لە کوردستانە کرا وردە وردە هیچ خەڵکی بەو نەتیجەیە گەیشتن کە هیچ ئومێدێک لە ڕێگەی پەرلەمان و چاکسازی و ئەمانەوە نایەتە پێشەوە بۆ یەکەمین جار لەو هەلومەرجە ناوچەیە هاتنە مەیدانە شۆڕژگێڕانەیە کە وتیان ناوی بەهاری عەرەبیە خەڵکی کوردستانیش بۆ پشتیوانی لە یەکەم ڕۆژ بۆ پشتیوانی لە شۆڕشی مصر هاتنە پێشەوە دوایی زەمینە و بورکانێک کە لە بورکانێکی کۆمەڵایەتی سیاسی و ڕقوق توڕەبوون و ناڕزایەتیەکی جەماوەری کە لە نێو خەڵکی کوردستانە بوو و ئەوە تەبدیلی کرد بەوەی کە حەڤەی شوبات ڕووبە و بۆ یەکەمین جار بەرامبەر بە دەسەڵاتی کوردی دەسەڵاتێک کە لە 91 و 92 خەڵکی
ملیۆنەها خەڵک لە کوردستانە بەشداریان لە هەڵبژاردننا کرد و ئومێد بە پەرلەمان، ئومێد بە دەسەڵاتی یەکێتی و پارتی، ئومێد بە حکوومەتی خۆمان، ئومێد بە حکوومەتی خۆجێی، هەموو ئەوانە ڕەوینەوە لە هەفتەی شوباتە خەڵکات نەدەرەوە وتیان بڕ و خێ دەسەڵاتی یەکێتی و پارتی. ئەوە هەفتەی شوبات کۆتایی، ینی لەو هەلوو مەرجە ناوچەی و داخلی کوردستانە کۆتایی بە یەک دەورە هێنا. خەڵکی کوردستان بە یەکێتی و پارتیان وت بڕوخێ ئیتر ئێوە نوێنەرایەتی ئێمە ناکەن. ئەی بەو دەورەیە هێنا، بەو خۆشخەیاڵی بە یەکێتی و پارتی کە ئەمانە بتوانن حکوومەت دروستکەن، کە ئەمانە بتوانن چارەنووسی ژیانی ئێمە بەرەو باشتر بەرن، کۆتایی بە یەک دەورەیەک هێنا و دەورەیەکی تازە دەستی پێکرد. کاتوانین دوای قسەی لەسەر وەک خۆشت ئاماژت پێدا وەکو لە گرتە ڤیددیۆکانی 13 ساڵ بەر لە ئێستادا دیارە خەڵکی دروشمی بڕوخیان دەوتەوە، بەڵام ئەوە 13 ساڵ تێپەڕیوە و دەسەڵاتی پارتی وێکێتی هەر لە جێگەی خۆیانن. ئەم ئامانجە بە ئامانجی کۆتایی خۆی نەگەی، بەڵام ئەم بزوتنەوەی حەڤەی شوباتە هیچ دەستکەوتێکی توانی بەدەست بهێنێت. گەورەترین دەستکەوتی ئەوە بوو کە خۆشخەیاڵی بە یەکێتی و پارتی کە ئێمە ڕزگارەکە ئەمە تەواو بوو. یەکێکی کە لە دەستکەوتەکان بڕوخێ خەڵک جامانەی سووری سووتان، جامانەیە کە ڕەمزی قودرەت و دەسەڵاتی هێزێکی زەبەلاحەکە ئێستا پارتیە لایە لە کوردستانی بەدەستەوەیە، نیشانیدا کە ئێمە ناچینە ژێر ڕشێفی دەسەڵاتی ئێوە. دەستکەوتێکی کە ئەوە بوو کە نیشانیدا لە کۆمەلگای یەکێتی و پارتی بە قودرەتی چەک و زۆرم لێ ماون. ئەو خۆشخەیاڵی کە پێشووتر بوو بە دەسەڵاتی ئەوان خۆشخەیاڵیە نەماوە. ئێستا ئەگەر جاران لەسەر سێ پایە وەستا بوو، دەسەڵاتی خۆشخەیاڵی خەڵک و دەسەڵاتی چەک و پارە، ئێستا لەسەر چەک و پارەوە سا خۆشخەیاڵی خەڵک بە دەسەڵاتی یەکێتی و پارتی نەماوە. یەکێکی کە لە دەستکەوتەکانەوە بوو کە جارێکی کە لە دوای تەمموزی ساڵی 2000 کە یەکێتی بەناڕەوا هێرشی کردە سەر حزبی کۆمونیستی کرێکاری و قەدەغەی کرد، جارێکی کە حزبی کۆمونیست و سوخەڕانەکانی قسەکەرەکانی ڕەهبەرەکانی جارێکی کە لە هەفتەی شوباتە هاتنەوە مەیدان و هەتا ئاخرین ڕۆژەکان ڕەهبەرانی حزبی کۆمونیستی کرێکاری لە مەیدانی ئازادی خەریک بوون، خەڵک سازمان بن، بەرچاوی خەڵک ڕۆشن کەرەوە، ڕێگەی ڕزگاریان پیشان بن، ڕێگەی ڕێکخراوبوونیان پیشان بن. بە هەر حاڵ دووبارە هاتنەوە مەیدانی حزبی کۆمونیست بۆ نێو هاوچێشە سیاسیەکان یەکێ لە دەستکەوتە مهمەکانی بزوتنەوەی هەفتەی شوبات بوو. یعنی هەتا من جۆم لێ بوو لە قسەیە کە مەلا بەختیار وتی کاکەگیان ئەوەی سەهل و مەرجێک هاتوۆتە پێشەوە، هەموو کەسێک هاتووە بۆی کە دەسەڵات بگرێ، ئەوە تا کۆمونیستەکانیش هاتوونە تۆ جاریچکە ئەیانەوێ ئەوانیش لەم هەلوو مەرجە شۆڕ لەم هەلوو مەرجە و ئاڵ و گۆڕەیە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچەکەی گرتووەتە ئەوانیش یانێ دەسەڵات بگرن. ئەمە تعبیر بوو لە واقعیەتێک کە حزب لە نێو حزبی کۆمونیست لە نێو ئەو هاوچێشە سیاسی و ئەو هەلوو مەرجە ئەو ئەزمە شۆڕژگەڕانەیە لە کوردستان بووی تعبیر بوو لەوە. بەڵێ ئەگەر لەسەر خاڵە لاوازەکانی قسە بکەین، بۆچی بزوتنەوەی حەڤەی شوبات بە سەرکەوتنی کۆتایی خۆی نەگەیشت و دەسەڵاتی یەکێتی و پارتی هێشتا لە جێگەی خۆیدا باقیە وێڕای ئەم دەستکەوتانێکی ئێستا ئێوە ئاماژەتان پێدا؟ من ئەم دوشتە لەگەڵ شتێکی کا بەیەکەوە گرێدەم، یعنی ئەوەی کە بۆ حەڤەی شوبات سەرکەوتنی بەدەست نەهێنا لەگەڵ دەرسەکانی حەڤەی شوبات، چونکە بە بڕوای من باسکردن لەمیان لەگەڵ ئەویانە ناتەواوە، بۆیە هەردووکیان بەیەکەوە توانن مەعنا پیا بکە کە یەکەم دەرسەکانی چیە، دووهەم بۆ بە سەرکەوتن نەگەیشت. یەکێ لەو دەرسانەی کە تاوەکو ئێستا ماوەتەوە یەکێتی و پارتی لە دەسەڵاتە ماونەتەوە، هەندێک کەس پیان وایە زۆری چەکە، هەندێک کەس پیان وایە من ئەزانم زۆری چەک بەسەر سەری خەڵکەوە تەبعاً تەئسیری هەیە، من ئەزانمەوەی کە پارویدەمی خەڵکیان بەبارمتە گرتووە تەبعاً تەئسیری هەیە، بەڵام ئەمە هەموو عادەلەکە نییە. یەکێ لەو مەسەلە ئەساسیانەی کە لە هەفتەی شوباتە دەبێ خەڵکی کوردستان یا ئەوەی کە درێژەی بە عمری یەکێتی و پارتیدا ئەوەی خەڵکی کوردستان دەبێت لێوەی فێربێ ئەوەیە هەمیشە هەموو هاتنە مەیدانێک دەسەڵات ناڕوخێنێ، چونکە مێژووی من ئەم دقیقەن ئەم قسانەی کە ئێستا لێرە ئەیکەم دقیقەن لە بەردەکی سەرا کردم، وتم هەموو مێژووی کۆمەلگەی ئینسانی تەماشا کە پڕپڕە لە خۆپیشاندان، پڕپڕە لە قارەمانێتی نیشاندان، پڕپڕە لە حکوومەت ڕووخاندن، پڕپڕە لە جەربەزەی و هەڵمەت بردن، پڕپڕە لە مانگرتن، بەس ئەوەی کە بە قازانجی خەڵک ئەو هاتنە مەیدان و خۆپیشاندان و ناڕزایەتیانە بە قازانجی خەڵک تەواو بوو بێ و دەستکەوتی بۆ کرێکار و زەحمەکێش و خەڵکی بەژمەینەت بوو بێ، لە مێژووی کۆمەلگەی ئینسانیان نمونونەکانی زۆر کەمن.
هۆیەکەی گەڕێتەوە بۆ ئەوەی کە بە تەنیا قارەمانێتی نیشاندانی قارەمانێتی و ئازایەتی و هاتنە مەیدان و خۆپیشاندان و جەسارەت نیشاندان کافی نییە. دەبێت بزانی بۆ هاتوویتە مەیدان، دەبێت چوارچێوەیەکی ڕۆشنی لەبەر چاو بێ بە تایبەت ئەوانەی کە ڕەهبەری ئەو بزوتنەوەیان، دەبێت پلتفۆرمێکیان بەدەستەوە بێ، بزانن هەنگاو بە هەنگاو لە ئێوە بۆ بی بۆ سی بۆ دی چۆن ئەڕۆن ڕێگاکانی بەسەرکەوتن گەیاندنی خۆپیشاندانەکان دەبێت ڕەهبەرەکانی لەبەر چاویان بێکە بۆ ئەیکەن ئەمە، چونکە بەتەنیا تۆ لە ساحەکەیانیت لەم خۆپیشاندانانەیە ئەنواع و ئەشکال کەسانێک کە دوێنێ سەرکوتی خۆپیشاندەرانیانە کرد بە نێوی ئۆپۆزیسیۆنەوە نیەن نە خۆپیشاندانەکانەوە ئەوان بیبن. سەدان کەسمان بینی و پێشووتر لە وەزیر بووە لە حکوومەتەکەی بۆ نمونە عەمر موسا وەزیری خارجی حکوومەتی میسر بوو، کەچی کە حکوومەت خەڵک هاتنە مەیدان عەمر موسا بەشێکی بۆ خۆی جاکردە و بوو بە ئۆپۆزیسیۆن و ئەیویست لە نێو تەشکیلی دوای ڕۆخاندنی حکوومەتی حوسنی مبارەکە ئەو شتێکی بەرکەوێت. بۆ ئێمە بەسمەوەیە یەکێ لە دەرسەکان ئەوەیە کە دەبێت ڕەهبەران و هەڵسوڕاوانی پلتفۆرمێکی ڕۆشنیان لەبەردەما بێ و بزانن هەنگاو بە هەنگاو نە ئەوەیە مجازەفە بکەن نە ئەوەیە فرسەت لە دەست بن، هەنگاو بە هەنگاو ئەو حرەکەتە بەرەو پێشڕۆیی بەرن. بۆیە حەڤی شوبات سەرکەوتنی بەدەست نەهێناوێت یا بەرەوەی بزوتنەوەی گۆڕان سواری شەپۆلی ناڕەزایەتیەکان لە پێشەوە ئەوەڵ ڕۆژەکان ئێستش خۆ ڤیددیۆکانی ماوە ئەوەڵ ڕۆژی دەستپێکردنی هەفتەی شوبات و خۆپیشاندانەکان بە ئیمزای نەوشیروان مستەفا لە تەلەڤیزۆنی KNN وتی ئەمانە ئەمەی کە ئێستا لە سلێمانی ڕوئەدا ئەمانە گێرە شێوێنن و ئامادەی بزوتنەوەی گۆڕانی نیشاندا بۆ هەموو هاوکاریکی هێزە ئەمنیەکان بۆ ئەوەی کە ئەو وەزعیەتە بنیشێتەوە و ئەو وەزعیەتە کۆتایی پێبێ. ئەمە بە ئیمزای نەوشیروان مستەفا سابتە لە تاریخ و لە مێژوو لە میدیای KNN. بەڵام دوایەوە خۆیەکە بە ساحەبی چونکە ئەیزانی خەریکە فراوانە بێتەوە، ئەیزانی خەریکە جڵە لە دەست دەرەچێ، ئەزانی خەریکە شوێنەکانی کە ئەگرێتەوە، ئەیزانی خەریکە بەرەو گەڕەکەکان ئەڕوا، خەریکە ڕادیکالتر و ڕۆشنترە بێتەوە. بۆیە بزوتنەوەی هەفتەی شوبات خۆشی هێشتا یەک ماکێکی لە خۆیان هەڵگرتە بوو. ڕاستە یەکێتی و پارتی دەیویست بڕوخێ، بەڵام هێشتا خۆشخەیاڵ بوو بە هێزێکی تر دەیویست تۆڵە بکاتەوە لە یەکێتی و پارتی بەوەی بزوتنەوەی گۆڕان بێنێت. بزوتنەوەی گۆڕانیش هەموو ڕێگا چارەکەی ئەوە بوو کە خستێ بەردەمی هەفتەی شوبات ئەوە بوو کە ئەمانە دەوڵەتداری نازانن، ئەمانە چاکسازی نازانن، لیستێکی درێژ کرد من ئەگەر دەسەڵات بن بە من و ئێمە دەنگبێنی بچینە پەرلەمان و بچینە حکوومەت ئێمە دەزەکەین بە چاکسازی حکوومەتی دامەزراوە دروستەکەین، حکوومەتی میلیشیا کۆتایی پێهێنین، دادگاکان لە دەسەڵاتی حیزبەکان کۆتایی پێهێنین، هێزی چەکدار لە ئەحزاب وەرەگرین و هێزێکی نیشتیمانی پێ دروستەکەین، هەموو بەڵێنانەیدا بە خەڵکی کوردستان کە ئەگەر دەنگ بن بە ئێمە. بۆیە سواری بزوتنەوەی هەفتەی شوبات بوو، ئاسۆی خۆی کرد بە ئاسۆی ئەو بزوتنەوەیە و خەڵکەکەی ناردەوە بۆ ماڵەوە، چونکە خەڵکەکەش خۆشخەیاڵ بوون بە بزوتنەوەی گۆڕان. کەسێک بوو بۆ نمونە کاریزمای تۆکو نەوشیروان مستەفا هێزێکی چەکداری زۆری یەکێتی لە پشت بوو، خەڵک پیانوا بوو ئەمە کارێکی پێ ئەکرێ و سەرنجام دەنگیان بەودا و کەسەکانی بزوتنەوەی گۆڕان چوونە پەرلەمان. بزوتنەوەی گۆڕان بۆیە تووشی شکست بوو لەبەرەوەی کە ئەو بەرنامە و ئەو ئیستراتیجیەی کە بووی هەوادا چوو لە وڵاتێکا کە هێشتا دەوڵەت نەبێ و دەسەڵاتی میلیشیایی بێ قسەکردن لە دامەزراوەی حکوومەتکردن قسەیەکی پوچە. بۆیە هەر وەختێک ڕئیسی پەرلەمانەکەشیان بەدەستهێنا لە سەیتەرەی دێگەڵە فایلەکان نایەژێت دەستی دکتۆری یوسەکە و نادیانە بۆ ماڵ و دەرگای پەرلەمانیان داخست و ئەو لە ئەو نەترازە. بۆیە ئەوەی کە بزوتنەوەی هەفتەی شوبات بە ئاکامی خۆی نەگەیشت ئەوە بوو کە زەمینەی ئەوەی تیا بوو، بزوتنەوەکە زەمینەی ئەوەی تیا بوو کە هێزێکی ناسیۆنالیستی تر بە معنایەکی کە بڵێم ئاڵای یەکێتی و پارتی خەڵک هێنایە خوارەوە، بەڵام ئاڵای بزوتنەوەی گۆڕانی بردەسەرەوە. بزوتنەوەی گۆڕانیش شتێک نییە بێجگە لەوەی کە لە ژێر عەبای یەکێتی و پارتی یەکێک لە حیزبەکانی بزوتنەوەی کوردایەتی. ئێستا ئیتر دوای ئەوەی کە بزوتنەوەی گۆڕان بەم ئاستەی ئێستا گەیشتووە تر پێویست ناکەم من ئێستا دلیل زۆر بێنمەوە، بەڵام لە کاتی هەفتەی شوباتە خەڵک کوێر بوو لە بەرامبەرەوەیە کە تۆ لە بەرامبەر بزوتنەوەی گۆڕانە شتێ بڵێ. هەموو ئومێد ئەمە بوو، دەنگیان هێنا بەش ینی بە پێی ئینتیخابات لە یەکێتی زیاتریان بردەوە.
بەڵام دەدی مەلا بەختیاروتی یەکێتی یەک کورسیش بێنە هەرێکێتێت چکە دەسەڵاتەکە دەسەڵاتی میلیشیاییە بە ئینتیخابات ئەمانە نهاتون تا بە ئینتیخابات بڕۆن بە پەرلەمان نهاتون تا بە پەرلەمان بڕۆن بە هێزی چەک ماون بۆی خەڵک دەبێ فکری چکە بکاتەوە بۆی کە ئەمانە ڕاب ماڵێ بە ئینتیخابات ناکرێن شتە ئینتیخاباتەوە 32 ساڵە و هەر لە جێگەی خۆیەتی هەر لە درێژەی ئەم باسەدا پرسیاری بینەر بێن مەسەر شاشەکە و ئاراستی ئێوە بکەم دەڵێکە لە ئێستادا بەدیلی پارتی و یەکێتی چییە لە کوردستاندا ئەکرێکی بەدیلێکی هەبێ لە بەرامبەر ئەم دەسەڵاتی ئێستادا هەیە بەدیل دامەزراندنی شوراکانە بەدیلی حکوومەتی لە بەرامبەر دەسەڵاتێکی فاسدی یەکێتی و پارتیە کە 32 ساڵە تەجروبە ئەکەن 32 ساڵە بێنانی بێ ئاوی بێ کارەبایی داخستنی هەموو سێکتەرە حکوومیەتەکانی حکوومیەکان و سپاردنی بە کۆمپانیاکان هەڵتۆقینی ملیاردێر و میلیۆنەر و ئەمانە دروستبوونی ئۆپۆزیسیۆنی ساختە و سێبەر و هەموو ئەوانە تۆ تماشاکە هەموو ڕۆژێک کەناڵێکە کرێتەوە ملیۆنەها دۆلاری تێچێ بەڵام موچەی مامۆستایانەوە 5 مانگە نایدەن بۆیە ئەم حکوومەتە و ئەم دەسەڵاتە بە جۆرێک بۆگەری کردووە هەر کەسێک ئیدعای ئەوە بکات کە لە ڕێگەی پەرلەمانەوە ئەتوانێت ئەم حکوومەتە چارەسەرکە بێجگەل لەوەی قازانج و بەرژەوەندی هەیە لەمانەوەی ئەم هەلومەرجەدا تا ئەمیش بەشێ بەخۆی بەرێ هیچ شتێکی کەی نییە بەدیلی ئەم دەسەڵاتە دەسەڵاتی شوراییە چێ دەسەڵاتی شورایی مەترەحەکە کۆمونیستەکانە ئەگەر خەڵکی کوردستان ئەگەر بەشی پێشڕەوی خەڵکی کوردستان ئەگەر خەڵکی ناڕازی خەڵکی کوردستان ئومێد و ناڕزایەتی خۆیان بە ئومێد و بە سیاسەتی حزبی کۆمونیستەوە گرێبن بۆی کە شوراکان دروستکەین ئەوەی کە لە 91 دەستمان بۆ برد و کردمان و لە هەندێک جێگا خەریک بوون شوراکان نوێنەرانی خۆیان هەڵبژێن دەسەڵات دەبێت لە خوارەوە دروست بێ خەڵک لە گەڕک دەبێت نوێنەری خۆی هەڵبژێرێ لە خوارەوە بۆ سەرەوە نەک لە سەرەوە بۆ خوارەوە ئەمەی ئێستا دەسەڵاتێکە بە زۆری چەکدا سەپێنراوە نە دادگا وجودی هەیە نە قازی وجودی هەیە نە محکەمە وجودی هەیە وڵاتێکە بێ دەرگا و پەنجەرە فقط مەجموعەیە چەکدار و مافیا خەریکن دەستیان کردو بە گرفانی خەڵکە خەڵگە فڕێنن خەڵگە کوژن خەڵکی ئەدامەکەن هیچ کەسێک نییە پرسیار بکە ئەمە ژیانی 32 ساڵی ڕابردووی خەڵکی کوردستانە لە سای دەسەڵاتی یەکێتی و پارتی و ئۆپۆزیسیۆنەکەشی ئەم ئۆپۆزیسیۆنە ساختەیە کە ئێستا ئەڵێ خۆ لە نێو حکوومەتی بنکەفراوانە بوون یەکگرتووی ئیسلامی وەزارەتی هەبوو بێژگە لە ئەندام پەرلەمان کۆمەڵی ئیسلامی وەزارەتی هەبوو بێژگە لە ئەندام پەرلەمان ئەوە تا حزبەکەی شاسواریش خۆ ئەو هەموو ئەندام پەرلەمانی هەیە چی بەچی بوو چی شتێک لە ژیانی خەڵک گۆڕا هەتا بێت وەزە خراپترە بێ بۆی ڕێگە چارە ئەوەیە کە خەڵک خۆی بێتە مەیدان لە دەوری پلاتفۆرمێکی شۆڕش گێڕانە دەبێ یەکێتی و پارتی لە دەسەڵات بهێنرێنە خوارەوە دەبێ شۆڕش ببێ لە کوردستان پێویستی بە شۆڕشە پێویستی بە هاتنە مەیدانێکی ڕێکخراوی بەرچاوڕۆشنی جەماوەریە وەگەوەی لەنەوەیەکە بەڵام بە پلاتفۆرمێکی ڕۆشن بە بەرچاوڕۆشنیەکی چینایەتی بەوەی کە لە 32 ساڵی ڕابردووە وەک تەجروبە وەک ئەزمون خستوتە سەر ژیانی خۆت بەم ئەزمونەوە دەورەیەکی تازە دەست پێ بکەیت کۆمەلگەی کوردستان ئێستا لە هەفتەی شوباتەوە تا ئێستا دەورەیەکی کۆتایی پێهێنا لە هەفتەی شوبات خەڵک بە ئۆپۆزیسیۆن ئومێدی بوو و ئومێدی بوو و سەرنجام ئەوەی کە هاتە مەیدان ئەوەی کە لی کوژرا ئەوەی کە عەزیەتی کێشا ئەوەی کە برینار بوو بە کورسی پەرلەمان و گۆڕان پێی چۆن حکوومەت و پارە پیاکردن ئێستا ئیتر ئەو دەورێش تەواو بوو ئێستا ئیتر دەورەی ئەوەی کە خەڵک ئومێدی بە ئۆپۆزیسیۆن هەبێ بە ئۆپۆزیسیۆنیش ئومێدی نەماوە بە ئینتیخاباتیش ئومێدی نەماوە ئەم دەورەیەش تەواو بووە دەورەی هەڵمەت ئینجا بێت دەست پێ بکە دەورەی تەعەڕوس ئەمەی مامۆستایان و موچەخۆرانەی کەن جۆرێکە لە تەعەڕوس یەک هاتنە مەیدانێکی شۆڕشگێڕانەیە دیوی دووهەمی ئەمە جارێکی کە ئیتر تەعەڕوزە ها دەسەڵات ئەمە ئەزانێ چونکە خۆ خەڵک ناتوانێت هەروە بژی بەبێ نان بەبێ ئاو بەبێ کارەبا بەبێ هیچ شتێک ناتوانێت یعنی ژیان ناتوانێت ئیدامەی بێت بە 101 زمان سەرانی ئەم حیزبانە ئەڵێن بەڵامی تر بە جۆری جۆراوجۆر خەڵکم مەشغوڵەکەن بە شەڕی ئەمریکا نازان چێ ئەمریکا ئەگەر لە عێراق بکشێتەوە ئاوامان لێ و ئاوامان لێ طبعا ناچارن خۆی لە ژێر سایی دەسەڵات و هەم بە دەبابەکانی ئەمریکا هاتوون بۆ سەر دەسەڵات
هەم ترسیەوەیان هەیە لە دەبابەکانی ئەمریکا نەمێنێ ناسیۆنالیزمی عەرەبەیان خوا تەسەوورێکی واش هەیە لە نێو گەنجانە و لە نێو بەشێ لە ڕۆشنبیرانە کە حکوومەتی مەرکەز لەوێ یەکێتی و پارتی نەهێڵێ وا نییە لە یەکێتی و پارتی باشتری دەست ناکەوێت بۆی جڵەوی دەسەڵاتی پێ بکات لە کوردستان بەڵام دەوێت ئەم ئیمتیازی کە ئێستا هەیەی لیان بسەنێتەوە بیگەڕێنێتەوە بۆ مەجلیسی تەشریعی تەنفیزیەکەی سەردەمی بەعز محافظێک شتێکی لەو بابەتانیان بەدەستەوە بێ خۆ مالیکی نایەت بێ بە نەفەرێک لە نەجەف و کەربەلا و نایان بیکەن بە محافظی سلێمانی بە یەکێتی و پارتی ئەم کاراکەن لەوان باشتریان دەست ناکەوێت لەوان دڵسۆزتریان دەست ناکەوێت بەڵام ئەوێ ئەو ئیمتیازاتانی کە ئێستا هەیەە چەکیان هەیە ئەسلحەیان هەیە شتیان هەیە ئیمکاناتیان بەسەر هینایە علاقاتی دیبلۆماسییان لەگەڵ وڵاتی جۆرا هەیە دەیانێت ئەمانیان هەمووی لێدا ماڵن بیکەن بە مەجلیسی تەشریعی تەنفیزیەکەی جارە تاو تاهیر حەسەن زۆر سپاسکە لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادەبوون زۆر سپاس بۆ گوێگران و بیستەران و بینەران بۆوانش کە دوایی گوێمان لێگرن زۆر سپاس بۆ تۆش بنارگیانمان دوونەبی زۆر سپاس ئازیزان وچانێکی بچووک و سەبارەت بە پێشوازی لە 8 مارس بەرنامەمان دەبێت لاگەڵمان بمێنەوە مەڵێ بینەرانی عزیز بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و 8 مارس تەنها 3 هەفتەی ماوە و هەفتانە هەتاوەکو دەگەینە ڕۆژی 8 مارس ئێمە لە پێشەنگ تیڤیەوە بەرنامەمان دەبێت یاکەم بەرنامەی ئەمڕۆژمان لەگەڵ هەڵسوڕای بجووتنەوە یەکسانی خوازی ژنان ئاڵا فەرەج دەبێت ئاڵا فەرەج ئێوارە باش و سپاسکە لەگەڵمانی ئەگەر نایەت ئەگەر بتوانن ناکێتەکان باشن بازارەمان کار نایەت ئەگەر هەوڵ بدەن ناکێتەکان باشن دووچانی چووکەین هەتاوەکو کێشە تەکنیکەمان چارەسەر دەکەین یاخود لەگەڵ بەرنامەکەی ترمان سەبارەت بە ململانەی نێوان ئەمریکا و ئێران لە ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاستدا یەک هەوڵی تر بدەینەوە لەگەڵ ئاڵا فەرەج ئاڵا فەرەج دیوانی ئێستا هەنگێمان دەدەنێت هەیە هەنگێمان لەدەنێت نییە ئەگەر هەوڵ بدەی ئەو کێشەیە چارەسەر بکەی سپاس دەبێت ئازیزان یەک گوچانی تری بچووک و سەبارەت بە ململانەی نێوان ئەمریکا و ئێران لە ناوچەکەدا بەرنامەیەکمان دەبێت لاگەڵمان بمێنەوە باڵی بینەرانی عزیز بەداخەوە هەندێک جار دووچاری ئەم کێشانە دەبینەوە کێشەی تەکنیکی لەبەرەوەی کە بەرنامەکانیش ڕاستەوە خۆی ناتوانین کاریگەریەکی ئەو تۆی لەسەردا بنین با هیوای بتوانین هەر لە بەرنامەکانی ئەم شەودا لەگەڵ ئاڵا فەرەجدا بەردەوام بین بەڵام ئێستا سەبارەت بە ململانی نێوان ئێران و ئەمریکا لە عێراق و خۆرهەڵاتی ناوەڕاست ئاگادارین شەڕی درۆنی و موشک و بەیەکدادان لە ماوەی ڕابردوودا لە چەند بەشی خۆرهەڵاتی ناوەڕاست و بەتایبەتی عێراق و یەمەن بینیومانە ئەم بابەتەش تاوتێ دەکەین لەگەڵ مستەفای یونوسی مستەفای یونوسی ئێوارە باش و سپاسکە لەگەڵمانایت سڵاو کاگنار لە تۆ و لە هاوکارت و هەموو هاوکارەکانت بۆ ئەو خەڵکەی کە دەیبین و دەیبیسن زۆر سپاس ئەگەر کۆکراوەیەکی سەرەکی بکەین لەسەر ئەم ڕووداوانی کە ئێستا لە خۆرهەڵاتی ناوەڕاستە ڕوودەدات کە ئەبینین ئەو هێزانی کە نزیکن لە ئێران پەلاماری ئەو هێزانی نزیک لە ئەمریکا دەدەنەوە بە پێچەوانەشەوە بە تایبەتی عێراق و یەمەن یەکێکن لەم مەیدانی بەریەکەوتنانە ئەمێ بپرسم ئەسڵی کێشەکە لە چیدایە بۆچی لە ماوەی ڕابردوودا زۆر شایەتی ئەم ڕووداوانە بووین بەڵێ کاگنەر کێشەی ئەسڵی بەڕاستی لەسەر هێز و دەسەڵاتە لە منتیقە هەم ئێران زۆر حەول دەدا دەوڵەتی ئێران ئەلبەتە حەول زۆر دەدا کە بتوانیت بە تایبەت لە عێراق
و یەمەنیشان کە شێواندۆ لە یەمەن بتوانی هێزێک دابنێ کە لە معاملاتی خۆی و لە کێشەکانی دەگەڵ ئەمریکا ئیستفادەی لێ بکە. ئەمریکاش دەوڵەتی ئەمریکای دەرحقیقەت بەرنامەی هەرەوەیە کە بتوانی یەک سەرڕۆیی ئێران لەو منتەقەیە کۆنتترۆل بکە، بەشەشی دیکە شێوەیە کە خۆی هێشتا وەک هێزی یەکەم بمێنیتەوە. دەرحقیقەت ئەوەی کە هەیە شەڕی دەسەڵاتی و قودرەتە لە هەموو ئەو منتەقەیە، چونکە ئەو شوێنانێکە بەداخەوە ئێستا زۆر کێشەی گەورەیان تێدایە، یەکیان خودی عێراق و یەکیان وڵاتی یەمەنە، بۆیەش حەول دەدەن لەو جێیەی کە بێساحێ بە بۆ لەو جێیە کە هێشتا دەوڵەتەشی ڕێک و پێچی نییە و ئەوزاعەکە و هەلومەرجەکە شێواوە بتوانن ئیستفادەی خۆیان بکەن بۆەوەی کە لە ئەو کێشان ئیستفادە بکەن کە لە معاملاتێک کە دەگەڵ یەکتری دەیکەن لە مفاوزە و قسە و باز و دیتنهایەکی کە هەمیشە بەیەکەوە دەیکەن بەخصوص بە یارمەتی ئەو وڵاتانەی خەلیجی فارس دەوروبەری خەلیجی فارس بتوانن لەو کۆبوونەوەانەدا ئیستفادەی لێ بکەن. هەردووک لە دەیان هەوێت دەستی باڵەتریان. بەڵێ ئەکرێت ئەم کێشمەکێشە هەتاوەکو کوێ بڕوات هەندێ بۆچون هەیە کە پێی وایە ئەکرێ بە ئەنجامی جەنگ و پێکدادانی زۆر فراوانتریش بە ئەنجام بگات. ئێوە چی لێکدانەوەکدان بۆی هەیە؟ وڵی دووسێ شتێن باوەی باشکرا بڵم. یەکیان بەڵێ ممکنە ئەو نەتیجەیە بەو شوێنێ بگاکە بە نەتیجەیەکی باش نەگەن و ببیتە شەڕ و ململانەیەکی قرس لەو منتەقەی، چونکە هەر دەوڵەتی ئێران نییە لە پشتدەستەری ئەو مەسلەی، بەشێکیشی شەڕی قودرەتە بینی ئامریکا و ئوروپا و رووسیا کە رووسیاش لە پشتەریتی کە بەشی زۆری بە دەخالەتی خۆی لە وڵاتی سووریەی دەیباتە پێشێ. ممکنە بەداخەوە ئەوە بێتە پێشێ. ئەوە یەک. دووەمەن ئەوەی کە تا ئێستا بینراوە ئەوەیە کە دروستە ئەو نیگەرانی هەیە، وەلی بەشێکی زۆری ئەو نیگەرانیە بۆیە دروست دەکەن بۆەوەی کە بتوانن زووتر پێک بێن، چونکە دەزانن ئەو وەعزە لەو منتەقەی هەروان ناتوانانی ئیدامەی هەبی. ئەو وەعزە دەتەقیتەوە لەنکاوڕە هەروەک خەڵک لە زۆرێک لە وڵاتانی عەرەبی وەبیرت دێ هەستانەوە و ڕژانە نێو خیابان تەقینەوەی دی ڕەنگە ئاسۆی ڕوونیشیان نەبی کە چۆن سەرکەون مەسەلەن یا چیان دەوێت، وەلی وەندەی کە ڕوونەوەی کە وەعزی ئێستایان ناوێت ممکنە ئەوەش بێتە پێشە بۆیان. بۆیەش سرفەن نیگەرانی عمومی لە مەسەلەکە نییە، خودی ئەو دەوڵەتانەش نیگەرانن کە ممکنە وازەکەیان لە دەستی دەربچی. بۆیش حەول دەدەن هەر جورێک بێ و بە هەر جورێک بێ و بە چەندانە درۆن و موشک بە سەرسەری یەکتریدا دەدەن بتوانن یەکتری بێنە پای مەیدانی قسەکردن و معاملەکردن، چونکە بەشی زۆری ئەو شەڕانە بەڕاستی معاملەیەکی گەورەیە لەو منتەقەی دێتە پێشە بینی و هێزانە. ئومیدوارم شخصان پێم وایە خەڵکی ئەو منتەقەیە بەڕاستی 40-50 ساڵە هەردەی کێشن قەت بەرەو شەڕێکی قورستر و سەنگینتر نەڕۆین، چونکە خەڵکی ئێمە لەو منتەقەیە زۆر لە حەدی کافی بەدبەختی و قوڕوەسەری و کوشتن و ئاوارەجی ئەوانیان دیوە. ناکرێت بە خاتری دەوڵەتی ئێران یا بە خاتری دەوڵەتی بایدن یا بە خاتری پوتین یا کەسێکی دیکە چی دیکە بچێشن، وەلی بلەخەرەوانە ئەو نیگەرانیانە هەن. یەک شتی دیکەش لەو بابەتەوە بڵێم وەیە کە خودی خەڵک لەو منتەقەیە هێزە سیاسیەکان بەڕاستی چاویان بکەنەوە کە خۆیان کارێکن لەو وەعزەیدا، نەیکەی ئەوان دیکەن دەنگ بەرز نەکەیەوە ئەوان دەنجی خۆیان بەرز کردوتەوە دەشی بینی لە بەرچاوی هەمومان دەنجیوانیش معلومە هەمووی تەقە و موشک و درۆنە وە کوشتاری خەڵک. بۆیەش ئەوەی کە لەو وەسەتەی لەو مەیدانەیدا زۆر مهم و زۆر جی سەرنجە ئەوەیە کە هەمومان دەبینین ئەو دەوڵەتانە لە ئەو پەڕی بێبەرپرسایەتیدان لە ئەو پڕی کوشتندان بە ئیشتیای خۆیان دەکوژن، بە ئیشتیای خۆیان دەخەڵک هەڵدەن، باشتە ئەوەی بەڵای پێیان خۆشبی بە قازانجی بەسەر خەڵک دێنن. ئەوەی کە لە وەسەتەی و لەو نێوانەی بۆ ئێمە زۆر مهمە و بەڕاستی دەتوانی فەقەت جێی ئومێد بیکە بە قازانجی خەڵک تەوابێ ئەو کە خەڵک بۆ خۆی وەجواب بێ و هەستی بۆ حەقێکی کە حەقی خۆیەتی، نەک بۆ ئەو دەوڵەتە یا ئەو تایفێ یا بۆ ئەو دینەی یا بۆ ئەو هێزەی دیکە، هەستنەوە بۆ حەقی خۆیان دەنا. هیچ تەزمینێک نییە کە وەزع خراپتر نەبی، ئەگەر خراپتر نەبی قەتعاً چاتر نابی.
دەوڵەتەکان نیشانیان داوە 20 ساڵ پێش لە ئێستا باشتر بوو 30 ساڵ پێش لە ئێستا باشتر بوو 10 ساڵ پێشش لە ئێستا باشتر بوو ئەوە هەمووی نیشان دەدا کە ئەو دەوڵەتانە بەڕاستی یەک زەڕەش بای فلسێکیش بەرپرس نین بەرامبەر بە ژیان و گوزەرانی خەڵک لە کولی هەموو ئەو مەنتەقەی لە شەرق ئەوسەد لە عێراق لە ئێران لە سووریا لە یەمەن لە هەرزێکی دیکە دەرنەتیجە ئەوەی کە مهمە بەڵێ ئەو هێزەش هەیە فقط هێزی دەوڵەتی ئێران و دەوڵەتی ئەمریکا و دەوڵەتی نازانم هێزە میلیشیا دروستکراوەکان و ئەوانە کە بوونەتە گۆپاڵی دەستیان هەرەوانە نین خەڵکیش هەیە ئەوەی کە مهمە ئەوەیە کە ئێمە بتوانین ئەو بەرچاو ئاوەڵاییە بدەین بە خەڵکو و بە کۆمەلگا کە بابە نەیکەی خۆمان نێکین بەدەستی خۆمان نێکین ڕزگار نابین کە هیچ ئەو دەوڵەتانە خراپتریشی دەکەن ئێوە ئاماژەتان بەوەدا کە هۆکاری سەرەکی ئێمە شەڕی دەسەڵاتە ئەوەی کە ڕۆشنە لە 20 ساڵ و 30 ساڵی ڕابردوودا لە دوای با بڵێن کەوتنی سۆڤێتەوە ئەمریکا پێگەیەکی زۆر بەهێزی هەبووە لە خۆرهەڵاتی ناوەڕاستەوە کۆنتترۆلی تەواوی کردبوو بەڵام باز لەوە دەکرێت کە لە ساڵانی ڕابردوودا پێگەی ئێران بەهێزتر بووە ئەوەتە عێراقە سووریا یەمەنە لوبنانە بەشێک لە فەڵەستینە لەژێر کۆنتترۆلی ئێراندایە ئێستا هاوکێشەکە ئێوە چۆن دەبین و ئەگەر بێت و لە بری ئەمریکا ئێران کۆنتترۆڵێکی زیاتر بکات و دەسەڵاتێکی زیاتر پەیدا بکە چه ئەڵگۆڕێک لە ناوچەکە ڕوودەدات شخصان پێم وایە ئەوەی کە هەیە دروستە کێشەی دەسەڵات و هێزە لەو منتەقەی بینی ئەمریکا و دەوڵەتی ئەمریکا و دەوڵەتی ئێران و دەوڵەتی رووسیا و فلان و بهێمان دروستە ئەو قسێ وەلی یەک شت کە مهمە دەبی لە بەرچاوی بگرین ئەوەیە کە هیچ یەک لەو دەوڵەتانە بایق فلسێک بە فکری خەڵک نین دەرنەتیجە هەرچی هەیان دەسەڵاتی زۆرتر بی هەرچی هەیان بەسەر ئەوی دیکەدا دەستی بڕوە هەرچی هەیان بیباتەوە و هەرچی هەیان بیدۆڕێنی یعنی ئەو دەسەڵات و قودرەتە بدۆڕێنی دۆڕاوی ئاخر و ئەسلی خەڵک و کۆمەلگایە بۆیش بۆ من مهم نییە وەک ئینسانێک کە ببوورن کە مەسەرەن لە عێراقێ هێزی جۆ بایدن لەوێ هەمە کارەیە یا هێزی هەشتی شعبی و ئاغای خامنەی یا ئی مەسەلەن پوتین ئەوانەی کە مهمە بۆ من وەک ئینسانێک کە دوژمنی ئەو بربەرەکانیم کە دەیکەن لە دژی خەڵک ئەوەیە کە ئەو خەڵکە فقط تەنیا بەدەستی خۆیان دەتوانن نەفەسێک بچێشن دەنا هەتا ئەوە بڕواتە پێشێ جا چێ دێتە سەرکار چێشتی لێ دەکەنەوە تایدی 30 ساڵی ڕابردوو لە عێراقێ ڕۆژ بە ڕۆژ خراپتر بووە چەندین جۆریش دەوڵەت هات سەرکەر دەوڵەتی میلیشیا نازانم دەوڵەتی شیعە دەوڵەتی شیعە و سونی پێکەوە ئەو هێزیاندا بە هێزە ناسیۆنالیستەکان لە کوردستان نازانم حیبایان لە ئەوی دیکە کرد وەلی ئاخرەکەی بوو بەچی ئاخرەکەی هەرەوەیە کە خەڵک تێدا دەچی ژیان تێدا دەچی و ئەوەی کە ئێمە دەبێت زۆر لە دژی و زۆریش بە ئاشکرا و زۆر بە ڕەوشەنی باسی بکەین ئەو بەشەیە کە بابە خەڵچینە خوشک و برایانی عزیزی من ئەو منتەقەیە هەتا خەڵک بێدەنگ بن بۆم زیاترە موشک و درۆن زیاترە جاکێ دەیێنی بەستەجی بەو شەڕانەیە ببوورن پرسیارێکی زۆر سەرنجڕاکێش هاتووە کاتێک کە ئەم هێزانە موشک دەکێشن بە هێزێکی نزیک لە یەکتری بۆ نمونە ئەمریکا تۆڵە لە ئێران دەکاتەوە بە هێزێکی سەربازی نزیک لە ئێران بوون لە عێراقیان لە یەمەن دەکێشێت پرسیارەکە ئەوەیە بۆچی بۆ ئەمریکا ڕاستە و خۆ هێرش ناکاتە سەر ئێران بۆچی بە ناوی هێزێک کە نزیکە لە ئێران و ئێران کۆمەکی دەکات هێرش دەکاتە سەری بەڵێ یەکێک لە دەلیلەکە ئەسڵیەکانی ئەوەیە کە دوای ئەو هێرشەی کرا سەر عێراق ببوورم برێک لە ساڵی 1990 کە ئەوزاعی عێراقیان ئاوا تێک شێواند و کردیان بە جەهەنەمێکی ئاشکرا ئەوەی کە لەو منتەقەیە چ لە سووریەی حتا لە ئەفغانستان لە عێراق لە یەمەن هەمووی وانە دەکرێت ئەوانە هێزی نوێنەریانن بۆ خۆیان ڕاستەوخۆ نایکن
دلیلەکەش ئەوە یەک ئەگەر دەوڵەتی ئەمریکای فەرزکە هێزی ئەمریکای بێ ئەو شەڕەی ڕاستەوخۆ دەگەڵ دەوڵەتی ئێرانە بکە دەوڵەت ئێنی بۆ خۆیان دەزانن ئەگە ئێران شێوێ ئەی چێ دیکە دێنن هەتا ئەو ڕۆکانش ئەو هێزەی کە توانیوێتی قازانج و بەرژەوەندی چەوسێنەران سەرمایهدارەکان و حتا ئەمریکاش بپارێز لە ئێرانێ خودی دەوڵەتی جمهوری ئیسلامی بووە دەی لەوەی باشتر چیان وجود دەکەوێت ئەو شەڕانەی دەیکەن شەڕە چەقەیە شەڕی لابردنی یەکتری نییە نە ئەمریکا دەتوانی دەوڵەتی ئێرانی ئەوە بەڕەحەتی وەلابە وەنە ئێرانیش دەتوانی ئێران ئەمریکای هێزی ئەمریکا ئەوە بەڕەحەتی دەرکە شەڕە چەقەیە لەسەرەوەی کە چیە زۆرتری وەگیر دەکەوی یای لە یەکتری قبولکەن یەکتری تەحملکەن قسە لەسەرەوەیە بۆیەش نان هەوێ وازەکە وای دێبێ وا خراپبی کە لە کۆنتترۆلی خۆشیاندا بچیتە دەرێ ئێستا تقریبەن و هێشتاش بەداخەوە لە کۆنتترۆلی خۆیاندا کەی بە شەڕ دێن چ دەکەن درۆن لە چێ دەدەن موشک لە چێ دەدەن چ دەکەن هەم لەلایەن ئێران و رووسیاوە هەمیش لەلایەن ئەمریکاوە دەدەستی خۆیاندا وەلیگەر وعزەکە بڕوخێ و یا وعزەکە بە تەواوی تێک بچی بێ ساحبێک دەبێت ئەو منتەقەیە کە هیچ کەشتیەک و هیچ تانکێری نفتێکیش بە جادەکاندا ناتوانانی بڕوە تازە دەشێوێ داعش لەو لای سەروە دەردنێتەوە میلیشیای حەشتی شعبیەوە 100,000 نفری هەیە کەم نییە نازانم هەمووی ئەوانە دێتە پێشێ بۆیەش نایان هەوێ کارێک بکەن کە ئەو وعزەی کە ئێستا هەیە لەوەی کە ئێستا هەیە وا خراپتر بگا کە لە کۆنتترۆلی خۆیان دەربچی بۆ هەردوو لایەن هەم بۆ دەوڵەتی ئێرانێ هەمیش بۆ دەوڵەتی ئەمریکای وەلی دەیان هەیە لەو وعزەی ئیستفادە بکەن فشار بۆ یەکتری بێنن هەرەوەندێ شەڕی فشارە بەڕاستی فشارە بۆ یەکتری بێنن کە بتوانن هەم یەکتری تەحملکەن هەم دەگەڵ یەکتری پێک بن دەوڵەتی ئەمریکا و دەوڵەتی ئێران بۆ ئاگاداری تاک بنار لە تۆلی هەموو ئەو چەند ساڵێک کە ئەو هەموو کێشەیە بە ئیسلامبینی دەوڵەتی ئێران و دەوڵەتی ئەمریکای هەوە قەت مذاکرە و دیتنیان و مفاوزیان جا چه ڕاستەوخۆ چ لەلایەن هێزشی دیکەوە قەت تەواو نەبووە و نەش بەسراوە خۆیان سرانی جمهوری ئیسلامی بە ئاشکرا ئەوەی دەڵێن قبولی دەکەن کە بەڵێ ئەمریکایان دیوە فەرزکە قسەیان لەگەڵ کردن مەبەستمەوەی هەوای ئەو شەڕ و کێشانە بۆ فشارە نەک بۆ گۆڕین ئەگە بۆ گۆڕین بێ ئەو زعاکە وای دێدێت کە بە هیچ کەس کۆ ناکرێتەوە خۆشیانەوەی دەزانن ئەوانە دەزانن کە ئەگەر دەوڵەتی ئێرانی شێویەکی گەورە سازکەن منتەقەی هەمووی خەلیجی فارس کە ئەو هەموو نەفتەی نەوتی دنیا و پەترۆلی دنیای پێدادێ دەشێوێ واقعان چونکە بەدەستی خۆیان نییە ئاماژەتان بەوە کرد کە خەڵکی بێدەنگە بەڵام ئەگەر چاوێک لە دۆخی ئێستای خەڵکی لە خۆرهەڵاتی ناوەڕاست بکەین دەبینین کە ئەوە لە فەڵەستین و کەرتی غەزەیە جینۆساید بەڕێوە دەچێت ئەوە لە کوردستانە مامۆستایان و فەرمانبەرانە چەندین مانگە موچیان وەرنەگرتووە و هەژارێکی زۆر بەربڵاو بۆتەوە ئەمە بەجیا لەم شەڕ و کێشمەکێش و درۆن و موشک و هەتاوەکو دوایی واتە بە شێوەیەکی تر بڵێن تەنانەت ژیانی سادەی خەڵک زیندومانەوە لە ژێر هەڕەشەیەکی گەورەدایە لەم دۆخەدا خەڵکی دەتوانێت بەواقعی چی بکات چۆن بتوانێت بێدەنگی نەبێت و کارێک بکات کە بەربەم ململانێ و شەڕە بکرێت کە هەڕەشە بۆ سەر ژیانیانە بڵێەوە پرسیارەشی زۆر عالیە پێم خۆش بۆت پرسی چونکە ئەگەر وەبیرت بێ لە ناکاورا لە وڵاتانی ئەوەی کە بە شۆڕشی وڵاتانی عەرەبی یا بەهاری عەرەبی بە قەولی معروف بوو یەک جێ تەقیەوە و چەندین دەوڵەت ڕووخان و تووشی کێشەی گەورە بوون حتا ئەو پادشا و نازانم ڕئیس جمهور و ئەو زۆرێک لەو کەسانە مەجبور بوون هەتا لە وڵاتی خۆشیان هەڵاتن پەناهەندە بوون چوونە شوێنێکی دیکە قسە لەسەرەوەیە ئەگەر خەڵک بەدەستی خۆیان بەهێز و عەقڵ و شعوری خۆیان کارێک نەکەن ئەوەی کە دەیکەن دژمنەکان دەیکەن و جابزانە چیان بەسەرێناوی ئەوە یەک دوو ئەگەر ئێمە قسەیەک نەکەین تەلاشێکی جددی نەک سەرفەن فەرزکە ئەوە کە زۆر 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 دڵخۆشی و دڵگەرمیە مامستا لە نیوەی کوردستانی عێراقی هەستاونێتەوە سەرشەقان بۆ حەقی خۆیان وەلی هەر ئەوان نین بۆ کرێکار بۆ ژن بۆ مەکتەبەکان بۆ ئیدارەی سیحە و
نەخۆشخانەکان نازانم بۆ هەر شوێنێک هەر کەسێک حەقێکی لێخراوە بە یەکەوە دەبی بێنە سەر شەکان بڵێن بابە ئێمە ئەو وازەمان و ئەو دەسەڵاتەمان ناوێت خۆمان دەسەڵاتی خۆمادادنی دەنا هەتا ئەچوو اعتراض بکەیت خۆ اعتراض باشە هەتا اعتراض بکەی و دەنگت بەرزکەیەوە هەتا شەقێک دەوەی کە بەو ڕۆژەی گەیاندی تیان هەڵنەدەی بۆ خۆت نەمی حاکم وعز لەوەی کە ئێستا دەبینین باشتر نابی خراپتریش دەبی دەرنەتیجە ئەوەی کە لە بەرچاوی هەر ئینسانێکە بەڵێ ئەو بەڵایی کە مەسەن لەسەر بەسەر فەلەستینیان هێناوە هەر خودی خەڵکی فەلەستینیش ئەوە جێی دڵتەزێنیەکی زۆر زۆر مێژوویە کاوە بەسەر چەند ملیۆن خەڵک دێنن کەسیش وەک دەوڵەتەکان وانە هەردێ مەقەشی لێنایە و تەقەشی لێنایە و هیچ تیژ ناڵێ لە بەرچاوی خۆیان ڕۆژە تاوار ژن و منداڵ دەکوژن وەلی قسە لەسەرەوە ئەگەر نەیکەی ئەوە ئاوا لێ دەکەنی دی ئەگەر نەیکەی و هەڵنەستیەوە بۆ حەقی خۆت حەقەکەت ئاوا دەدەن بۆیەش ئەوەی چ لە کوردستان چ لە عێراق حتا چ لە ئێران چ لە هەموو وڵاتانی منتەقەی زۆر زۆر ئەساسیە و بنەڕەتیە ئەوەیە کە دەبی ئەو خەڵکە بەو نوکتەیە و بەو پۆینتە بگەیەندرێکە بابەجان ئێمە دەسەڵاتی خۆمان دانەنەی دەسەڵاتی وان ئەوەیە کە دەیبینن خراپتری دەکەن چاکتری ناکەن جایدی دەبێمەوە باشکرا بە خەڵک بڵین پێم خۆشە خۆزگا ئێستا لە زیاتی 10 نەفەر و 500 نەفەر و 1000 نەفەر 10 ملیۆن نەفەر جۆ لە قسەی بە بڵ بابەجان ئەگەر دەنگەکەی ناوامە لێ دەک ئاوا بێ دەنگمان دەکەنیدی ئەگەر هەڵنەستینەوە ئاوامان لێ دەکەن ئەگەر خۆمان دەسەڵاتی خۆمان دانەنەی ئەوەتە ئەو دەسەڵاتانە وامان دەکەن نامزە نمونەی کوردستان عێراق ئەو مامۆستایانی باسییان دەکەین ئەخ لە کوێی دنیاە بووە کە 3 مانگ و 4 مانگ و 5 مانگ معاش نەدەن بە ئایدی ئەو کابرای چی بکە پسی دزی بکە پسی ئیشی دووم و سێوم بکە ئەی منداڵ و ژن و منداڵی خۆی چی ئایدی خۆی چی کرێماڵەکەی خۆی چی نازانم هەموو شتێکی مەبەستمەوەیە کە بەڵێ ئەوە مەسئلەیە دەبی هەستیەوە بۆ حەقی خۆت و حەق سرفەن ئەوە نییە معاشەکەت پێ بدەن حەقی بنەڕەتی و ئاڵ و گۆڕ پێکێنەر لە هەموو ئەو مەتەقەوە کە خەڵک دەسەڵاتیان بەدەست خۆیانەوە بی خۆیان تەسمیم بدرن و یەکەم هەنگاویش لەوەیەوەیە کە هەرچی دەوڵەتی دەرەشی هەیە ئامریکایە نازانم ئیسرائیلە نازانم ئەوروپای هەر کەسەکەی بڕۆنە دەرێت لێگەڕن بە ئەو خەڵکە بۆ خۆیان بتوانن تەسمیم بگرن لەسەر ژیانی ئەوڕۆ ئایندی خۆیان و منداڵەکانیان دەنا ئەگە وعز خراپتر نەبی لەوەی باشتر نابی لە پەیوەند بە ململانیە و شەڕی دەسەڵاتەی نێوان ئەمریکا و ئێران لە خۆرهەڵاتوی ناوەڕاست چی بابەتێکی تر قسەیەکی تر ماوە لە گفتوگۆکەماندا نەهات بێ و باگرنگی بزانن ئاماژەی پێ بدەن وڵای من پێم وایە باسی هەموو شتێکمان کرد وەلی دیسانیش فەقەت و فەقەت تەنیا و تەنیا تاچید لەسەرەوەی دەکەمەوە ئەو دەنگەی ئێمە ئەو قسەی ئێمە ئەو ڕێنوێنی ئێمە دەبی بەو خەڵکی ئەبەو شێوەیە بگە بڵە بابەجان دەبی زۆر زۆر واقعبین بین لەگەڵ ژیانی خۆمان دەگەڵ دنیای ئەوڕۆی خۆمان و دەگەڵ دەسەڵاتێکێ تەمەشا لە نێو فەرز کە مەسەلەن لە کوردستانی عێراقێ بە نێوی دەوڵەتی کوردی کە شخصن پێم وانیەوە دەوڵەتی کوردی و دەوڵەتی بورژوایەکانی کووردە دەوڵەتی دزوچێتەکانی کووردە بزانێت چیان بزان خەڵکی کورد زبان هێناوە لە تارانی شەروایدی بە نێوی دەوڵەتی فارز یا دەوڵەتی رەمزانە چ جەهەنەمێکیان لە ئێرانی دروست کردووە دەوڵەتی بەغدا شەروایە هەتا کەنجی ئەوەی قبول دەکەین هەتا کەنجی دەبی ئاوابین هەتا کەنجی فەقەت ئیعتراض دەکەین یەک شت کە زۆر زۆر لاخدا بڵێمەوە کە ئیعتراض باشە زۆر پێویستە وەلی کافی نییە ئەوەی کە مهمە ئەوەیە کە دەبی ئەو شۆڕشە بکرێت کە خەڵک بە دەستی خۆی بە عەقڵ و مێشتی خۆی بە توانایی خۆی اختیاری حاکمیت و دەسەڵاتی ژیانی ئەو ڕووداهاتی خۆی بەدەستەوە بگری ئەوە ممکنە ئەوە دەکرێت و تەنها ڕێگاشی پێکی ئێمە هەستینەوە ئەو کارە بکەین دەنا با دەوڵەتی نازام حشتی شعبی بی یا دەوڵەتی ئێرانی یا دەوڵەتی جۆرج بایدن مینا دەوڵەتی هەرچێکی بی هەتا ئەلانەکانە هەموو دەسەڵاتیان بە ڕۆژێک و دوو ڕۆژ و چەند مانگ و چەند ساڵ بەدەستەوە بووە ئەوەی توانیانە خراپتریان کردو ئەگەر دەمانەوێ وعزەکە لەوەی کە ئێستا وەک جەهەنەم وایە نەبیتە جەهەنەمێکی خراپتر چارەکەی بەدەست خۆمانە هیچ ڕێیەکی دیکە نیە هیچ کەسێکی دیکەش هیچ ئەوە زۆر بە جورئەتەوە دەڵێن کە هیچ کەسێکی دیکە و دەوڵەتێکی دیکە نییە بێ ئەو خەڵکە نزات بدە
ڕێی نەجات ئەوەیە کە ئەو خەڵکە بە عەقڵ و مێشک و توانایی و هێزی خۆی دەست دەنێ و دەستی یەکتری بنێن بڵێن ئێمە دەیگۆڕین دەسەڵاتی خۆمان دادنین. جایدی پاوڵ تاڵەبانی بۆ چوو هەڵدێ مەسعود بەرزانی بە چهێلایەکدا هەڵدێ ئەوانە کەیفی خۆیانەوە بەشی خۆیان دزیوە بردویانە ئەوان برسی نامێنەوە لە هیچ جێکی ئەمە دوایین پرسیاری بینەر ئاراستەی ئێوە بکەمە گەر زۆر بە کورتی وەڵام دەن و سپاسگوزار دەبم دەڵێت دەسەڵات بە چی میتۆدێک و بە چی تەسمیمێک ئەو دەسەڵاتە دەکرێت؟ باشترین مێژوویترین و ڕاحەتترین ئەوەی کە ڕاحەت مەزورمەوەیە کە خەڵک دەتوان بینێت دەسەڵاتی شووراییە کە خەڵکی گەڕەکێک خەڵکی کارخانەیەک و فەبریکایەک کە خەڵکی شارێک هەموو بتوانن نوێنەرانی خۆیان کۆکەنەوە هەڵبژێرن و ئەو نوێنەرانە لە هەر شارێک کۆبنەوە یاسایەکان دانێن بۆ خۆیان دەسەڵات دانێن بۆ خۆیان تەسمیم بگرن ئەگەر نانێک هەیە لەو شارەی بەیەکەوە دەیخۆین ئەگەر برسیەتی هەیە بەیەکەوە دەیچێشین ئەگەر دەسەڵاتیش هەیە بەیەکەوە دەیکەین هەمومان بەرپرسین ئەوە زۆر زۆر ئەساسیە کە هەمومان بینە ئەو بیر و بۆچوونە کە دەسەڵات دەوی بەدەستی خۆمان بی ئەویش نەگەوەی کە هەمیشە بەخصوص لە کوردستان عێراق قسەی زۆر مەشەر بوو دەیان کوت دەسەڵاتی گەل نەخێر دەسەڵاتی گەل دەوی بێتە شتێکی زۆر زۆر دیاریکراوکە دەویتە دەسەڵاتی شوورایی کە خەڵکی ئەو منتەقەیە جا هەر لە هەر شوێنەکە لە کوێرە دەیەکەوە بگرە هەتا شارێکی گەورە و هەموو منتەقەیەکی گەورە فقط و فقط بە هێزی دەسەڵاتی خۆیان کە خۆیان تەسمیم بگرن خۆیان قەرار بدەن کە بڵێن ئێمە بەو ڕێیدا دەڕۆین بەوەیدا ناڕۆین ئەو کارەی دەکەین ئەو کارەی ناکەین ئاوا دەخۆین ئاوان ناخۆین ئەوەی دەچێشین ئەوەی ناچێشین دەگەڵ ئەو دەوڵەتی دۆستین یا دۆزنین هەرچی هەیە خەڵک بۆ خۆیان حەقیانە و تەنها ڕێگاژەوەیە کە بە دەسەڵاتی شوورایی خۆیان بتوانن بێت تەسمیم بگرن بۆ ئەوڕۆ بۆ داهاتویان. مستەفا یونسی زۆر سپاسکە لە بەرنامەکانی ئەم شەی پێشەنگ تیڤیدا ئامادەبوون. پاسی بینەرانیش کە توانیویانە بیبینن. زۆر سپاس. ئازیزان وچانێکی بچووک و پاشان لەگەڵ ئاڵافەرە چاوڵێکی تر دەدەینەوە داگەڵمان بمێنەوە. بەڵێ بینەرانی عزیز بەداخەوە پێشتر تووشی کێشەی تەکنیکی بووین لەگەڵ ئاڵافەرە جوو نەمانتوانی چاوپێکەوتنەکە ئەنجام بدەین ئێستا هەوڵێکی تر دەدەینەوە و ئاڵافەرەت لە سەر خەتە ئاڵافەرەت ئێوارەت باش و سپاس کە لەگەڵمانیت ئێوارەی ئێوەش باش زۆر سپاس گوتانە دەنگمایستا ئێستا دەنگتان بە باشیە لە بەرەوەی کاتی بەرنامەکانمان کەمی ماوە ڕاستەخۆ بچینە سەرتەوەری 8 مارس و 8 مارس چەند هەفتەیەکی ماوە لە پێشوازی ئەو ڕۆژەدا جارە سەرەتا بپرسن بۆچی لە دنیای ئەمڕۆدا ڕۆژێکی تایبەت هەیە بە ژنان ئەمە لەکوێوە سەرچاوی گرتووە و لە ئێستادا چی پێویستێکی هەیە سەرەتا زۆر سپاسانەکەم بۆ ئەم دەرفەتێک کە پێتاندام کە قسە و باس و بیر و بۆ چەرنەکانی خۆم سەبارەت بە پێشوازیکردن لە 8 مارسی ئەم ساڵ بخەمەڕوو هەڵبەتە 8 مارس گرنگێکی تایبەتی هەیە لەلایەن بزوتنەوەکانی ژنان بە تایبەتی ژنانی کرێکار ژنانی زەحمەتکێش ژنانێک کەماندوون لە ژیانیانە گرنگی ئەم ڕۆژە لەوەدایە کە ژنان ئەتوانن لەم ڕۆژەدا چۆنەڵی 24 سەعات بێن هێزی خۆیان نمایشکەن بە هەر ڕێگە و بە هەر شێوە و شێوازێک کە بۆیان گونجاو و بۆیان ئەکرێ هەڵبەتە سەرچاوەی سەرەکی ئەم ڕۆژە لەوەوە هاتووەکە هاوخەباتەکانمان هاوشانمان ژنانێکی شۆڕژگێر لە چەشنی کلارا زیتکین و ئەلەکساندار کۆڵۆنتای و ڕۆزا لوکسەمبۆرگ کە ئەمانە ڕابەرانی ژنانێک بوون لە سەدەی پێشوودا ئەوان
لە بزوتنەوەی کۆمۆنیزمیە لە بزوتنەوەی شۆڕژگێڕی کرێکاران لەو سەردەمەدا و بە تایبەتی لە ئەوروپا لە ئەڵمانیادا لە فەڕەنسادا ئەوان یەکەم کەسانێک بوون کە ڕابەری و پێشڕەوی ئەم شۆڕشەیان کرد چونکە ئیتر وەزعەتی بزوتنەوەی ژنان لەو کاتانەیە گەشت بووە قۆناغێکەوە کە ئیتر بە هیچ شێوەیەک قابلی قبولکردن نەبوو قابلی قبولکردن نەبوو بۆ ژنانێک کە نایان ڕابەرانی بزوتنەوەی ژنان بوو بزوتنەوەی شۆڕژگێڕی ژنان و ئەم کارەش ڕابەرەکەی بەو ژنانە کرا و بە ڕێکخستنی بزوتنەوەیەکی شۆڕژگێڕانەی کرێکاری بەڕێوە برا واتە مەبەستم ئەوەیە ئەو دەستکەوتانەی کە ئێستا ژنان بەدەستیان هێناوە لە زۆربەی زۆری وڵاتان لە ئەوروپا لە ڕۆژئاوا لە ئەمریکا لە ئوسترالیا بەڕابەری ئەم ژنانە بووە بەس ڕابەری ژنانی کرێکارانێک بۆ کە ئیتر بە هیچ شێوەیەک ئەویان قبول نەکردووە کە مناڵەکەیان ببێتە قوربانی نظامی سەرمایەداری و ئەویش لەگەڵیان نابێ لە شوێنی کارە ژنانێک قبوڵیان نەکرد کە ئیتر بێن شەو ڕۆژ ئیش بکەن بۆ ئەوەی کە ژیانی خێزانەکانیان دابین بکەن بە کرێیەکی یەجگار نزم لە چاو پیاوانی کرێکارێکا کە هاوشانیان بوون ئەوان دەستیان خستە ناو دەستەوە لەگەڵ پیاوانی شۆڕژگێڕ و هاوڕێز و خەباتیانە بۆیە ئەم شۆڕشە بردێوانێ ئەوەی کە ئێستا هەیە لە ئەوروپایە ئەوە بەرهەمی ئەو بزوتنەوەیە و لە 8 مارسا دیسانەوە ئەم مێژووە پڕ نەخشینە ئەم مێژووە گەورەیە ئەم مێژوو عەزیمە جارێکە خۆی نمایش ئەکاتەوە بیرخستنەوەیەکە ڕاستڵەکینێکە بۆ ئەو ژنانەی کە ئەڵێن نا ئیتر بەسە چەوسانەوە ئیتر بەسە نظامی سەرمایەداری نابێ کۆڵەکەکەی لەسەر ئەم جیاکاریە ڕابگیرێ ئەبێ ئەم کۆڵەکانە بە هێزی ژنان و پیاوانی کرێکار و زەحمەتکێش ئەم کۆڵەکانە بەرەبەرە شل بکرێتەوە لە ناو ببرێت ئەگەر باسی ئەوە بکەین کە لە ڕۆژگاری ئەمڕۆدا بە تایبەتی وەمە لە ئەوروپادا ئەهمیەتی 8 مارس لە چیدایە ئەوروپا نەگەیشتۆتە ئاستێکی باش فراوان لە نێوان یەکسانی هەمەلایەنەی ژنان و پیاواندا یاخود هێشتا ئەم ڕۆژ جیهانی ژنان جێگەڕێی خۆی هەیە لە ئەوروپایا زۆربەی زۆری مافەکانی ژنان بەڵێ بەدەست هاتووە لە چەشنی دابینکردنی سەلامەتی کار بۆ ژنان بۆ ژنانی کرێکار بۆ کارمەندان ئەمانە هەمووی دابین کراوە یاسای کار هەیە بەڵێ بەڵام ئەگەر ئێمە لەو دیدگایەوە تەماشای بکەین کە ئایا یەکسانی تەواو بە تەواوی بەدەست هاتووە لە وڵاتانەی ئەوروپایە لە وڵاتە سکۆلارەکانە لە وڵاتانەی کە هیچ چەشنە دینێک جێگەی نابێتەوە لە ژیانی و چارەنووسی خێزان و ژن و پیاواندا ئایا تەواو ئیتر مەسەلەی بەدەستهێنانی مافی تەواو یەکسانی ژنان تەواو بووە یان بەدەست هاتووە نەخێر بە هیچ شێوەیەک وانە گرنگترین مەسەلە بۆ ئێمە ئەوەیە کە ئایا ئێمە وەک ئینسانێک لەباری یاساییەوانێ چاومان لێ دەکرێت لەباری کرێوە کرێ یەکسانمان پێدەدرێت وەکو کرێیەک کە پیاوان وەریەگرن تا ئێستا لە ئەوروپاش کرێ یەکسان نادرێ بە کاری یەکسانی ژن و پیاو هەر کاتێک کرێ یەکسان درا بە کاری یەکسانی ژن و پیاو هەر کاتێک هات هیچ چەشنە توندوتیژەیەکی نەفسی فیزیکی دیجیتاڵی هیچ شێوازێکی توندوتیژی ئەگەر لە ژیانی ژناندا نەبێ لە ژیانی خێزانەکاندا نەبێ ئەو کاتە بەڵێ ئەڵێن یاسایەکی سکۆلارمان هەیە یاسایەکە کە بە هیچ شێوەیە جێگای هیچ چەشنە هەڵاواردنێکی تیان نەبووەتەوە بەڵام بەداخەوە نییە لەم وڵاتانەشدا ژنان بە هەر هۆکارێکی تر بێ
ئەنواعی توندوتیژیان لەسرە ڕاستە لەباری کارەوە لەباری مافەکانیەوە لەباری مافە کۆمەڵایەتیەکانەوە زۆربەی هەرە زۆری مافەکان بەدەست هاتووە کاتێک کە کلارازتکین لە ئینتەرناسیۆنال کۆبوونەوەی ئینتەرناسیۆنالی دووهەمدا پێشنیاری کرد کە ڕۆژی 8 مارس ببێتە ڕۆژێکی جیهانی ببێتە ڕۆژی پشوو ڕۆژی نمایشکردنی هێزەکانی ژنان لەو کاتەیە ژنان ناچار بوون ژنانی کرێکار کە لە ماڵەوە بن خەریکی مناڵەکانیان بن زۆربەی زۆریان لە کار نەبوون ئەوانەی کە لە کاریش بوون ئەوایە مناڵەکانی خۆیان ببردایەتە شوێنی کارەکان و بە هیچ شێوەیەک حەزانە و کێندەگاردنەوە شتانە وجودی نەبووە ئەو کاتانە ئەوە بوو کە کرێکاران لەو کاتەیە و بە پێشڕەوایەتی کلارازتکین و ئەلەکسەندەر کۆڵنتای کە زۆر پاڵپشتی ئەم بیرۆکەیەی کلارای کرد ئەوە بوو هەر لەو کاتانەیە کە ئەم ڕۆژە بووە ڕۆژێکی ڕسمی بۆ ژنان ئیتر ئەوەش بووە قانون کە پیاوان لەو کاتانەیە سەرڕای ئەوەی کە پیاوانی کرێکارتیا بوو پیاوانێک کە لە کار بوون بە دیار مناڵەکانیانەوەدا ئەنیشن و ژنەکان ئەچون بۆ ئیش ئەو ڕۆژە بۆ ژنان بوو ئەچون بۆ جەلەسەکان ئەچون بۆ کۆبوونەوە گشتیەکان ژنان بەشداریانەکە لە 8 مارسا لەو کاتانەیە تاوەکو ئەمەیان لە قانونا سەبت کرد کە ئەبێ کاتێک دایکەکە دەچێت بۆ کارکردن نابێت لە خەمی مناڵەکەیە بێ ئەبێ شوێنی هەبێ مناڵەکە بێ داینگاو ئەبێ کندەگاردنی هەبێ ئەمانە هەمووی تا ئێستا لە وڵاتە پێشکەوتوانەیە کەم تا زۆر دابین کراوە کاتێک مناڵ و دایک و باوکەکە مناڵەکەیانە بن بۆ ڕەوزەکان خەمی مناڵەکەیان نییە بە تەواوی تەسلیمی کەسانی تایبەتیەکەن بەڵام ئەو کاتانە سەدەی پێشوو ئەمە نەبووە ئێستا ئەم بافانە هەمووی بەدەست هاتووە هەرچەنە سەرڕای ئەوەی هێرشێکی زۆر زۆر گەورە لەسەر ژنانە بۆ لێسەندنەوەی مافەکانیان بە تایبەتی لە دەورانی ئێستایەکە ئەتوانم بڵێم هەموو دنیا لە ئەزمەیەکی ئابووری زۆر زۆر بەقوەتایە و یەکەمین مزاحی یەکەمین قوربانیان لەم وەزعەدا دیسانەوانێ ژنانن و بە تایبەتی ژنانی کرێکاران و پیاوانی کرێکار ئەی لەم ڕۆدا سەرێکی ترین خواستەکان ئەو ئامانجانەی کە بزوتنەوەی یەکسانی خوازی ژنان لە جیهاندا دەیەوێت پێی بگات چین ئەگەر ئەم پرسیارە تێکەڵکەم لەگەڵ پرسیاری بینەرێکیشدا کە دەڵێت هەڵسوڕاوانی ژنان چی کارێکیان لە ئەجندادا هەیە بۆ ئەمڕۆکە سیستەمی سەرمایهداری لە قەیراندایە سیستەمی سەرمایهداری لە قەیراندایە بەداخەوە کە ئەبێت قوربانیەکەی خەڵکی کرێکار و زەحمەتکێش بە ژنان و پیاوانەوە ئەم قوربانیە بن کارێکی یەجگار زۆر لەبەردەمی هەسوڕاوانی بزوتنەوەی ژناندایە لە هەر شوێنێکم دنیادا بین دنیا بە شێوەیەک لەم ئەزمەیەدایە ئەگەر تەماشای ئەم وڵاتانە بکەین کە بڵێن وڵاتانی ڕۆژئاوا تەنانەت وڵاتە پێشکەوتوەکانی وەکو ئەسکەندنافی وەکو وڵاتەکانی تر بۆن منە فەڕەنسا کە یاسای سکۆلارتیا ئیشەکە لە زۆربەی زۆری وڵاتە ئەوروپیەکانە لە ئوسترالیا کەنەدا ئەم وڵاتانە سیرەکەی بزوتنەوەی فێمینیزمی زۆر زۆر بەقوەتەتیایە بەڵام ئەبێ ئەوەمان بیر نەچێتەوە و بە تایبەتی بێ هەسوڕاوانی بزوتنەوەی ژنان هەرگیزەوەیان بیر نەچێتەوە کە بزوتنەوەی فێمینیزمی ئیشەکانی جیاوازە لە کەسانی هەسوڕاوان ڕابەرانی بزوتنەوەی یەکسانی خوازی ژنان ئێمە هەسوڕاوانی بزوتنەوەی یەکسانی خوازی ژنان کۆمۆنیستەکان پێمان وایە لە شوێنی کاری ژنانی کرێکاران و پیاوانی کرێکار لە شوێنی ژیان و گەڕەکە زەحمەت نشینەکان ژنانی بێکار پیاوانی بێکار ئەبێ هەر هەمووی پێکەوە خۆی ڕێکخراو بکات ئەبێ ڕابەرانی خۆیان بناسن ئەجندە و نەخشەیەکی تەواو دروستیان هەبێ بۆ ڕوبەڕووبوونەوەی سیستەمی گەندەڵی سەرمایهداری بۆ ئەوەی کە
ئەم کارە بکرێ ئەبێت بە شێوەیەک ئەم ئاسۆی بزوتنەوەی یەکسانی خوازە ببینرێ کە مافەکانی ژنان جیهانگیریە. مەبەستم چێ لەوەی مافەکانی ژنان جیهانگیریە؟ ئەگەر لە کوردستانە ژنان ئەکوژرێن و لیان ئەدرێت و هەر ڕۆژەی شوێنێک لە جەستەیان لێ ئەکرێتەوانێ بە ناوی ناموس و حیا و شەرەفی خێزانەوە، بە ناوی ئەوەی ئەگەر بێت و تەکنیکەکانی ئەمڕۆ دیجیتال بەکار بهێنن و ممارەسەی خۆشەویستی و ژیانی شخصی خۆیان بکەن، حیای خێزانەکەیانەچێ و کۆنەپەرستترین و دزترین حیزبی دنیا لە پشتی ئەم کۆنەپەرستی و دواکەوتوویەوەیە. ئەگەر لەلایەکی دنیا بەم شێوەی ئیشەکە، لە لاکەی تری دنیاە ئەم کوشتنی ژنان و ئەم بەربەڕێتە کەمترێکە، بەڵام ئەبینین یاساکە هەردیسانەوە یەکسان نییە، کرێی کەمی دەدرێتێ بە چاوێکی کەمتر سەیرەکرێ. ئەگەر تەماشای هەنێ وڵاتکەین، وڵاتێکی وەکو ئێرە نسبەتی کارمەندان و کرێکاران و ئەندام پەرلەمانەکانی ژن زۆر زۆر زیاتریشە لە پیاوان، بەڵام سەرڕای ئەوە مەعاشەکانیان کرێکانیان جیاوازی هەیە. یەت نظامی سەرمایەداری لە ژێر ناوی ئەوەی کە ژنان سوڕی ماگانەیان هەیە، هۆکاری بایۆلۆجی ئەکاتە هۆیەک بۆ هێشتنەوەی ئەم جیاکاریە و قشڵێکی گەورە لە بینی ژنان و پیاوانی کرێکار و زەحمەتکێشادا بنێ. بەم هۆیشەوە تەنها و تەنها ئەم ئەوێت ئەم قەیرانانەی خۆی پێحلکە، ئەم ئەزمەیە پێحلکە. بۆیە هەڵسوڕاوانی بزوتنەوەی ژنان ئەبێت ڕەخنەیەکی جددی لە بزوتنەوەکانی تری ژنان بگرن، بە تایبەتی ئەو بزوتنەوانەی کە خۆڵ ئەکەنە چاوی ژنانەوە. هەر لە فمینیستەوە بیگرە، هەتاوەکو ژنانی ئیسلامی، هەتاوەکو ژنانێک کە حیزبەکانی یەکێتی و پارتی و حیزبە لیبراڵەکانی ئەم وڵاتانە و حیزبە مەحافزینەکان و حیزبە لەیبەرەکان و حیزبە چیچیەکان بۆ ژنانیان دروست کردووە، ئەمانەیان کردووە بە نوێنەرانی ژنان. ئەمانە هیچیان نوێنەرانی ژنان نین. ئەبێ نوێنەرانی ژنان هەڵقوڵاوی ناو بزوتنەوە شۆڕژگێڕانەکەی و شوێنی کار و ژیانی کرێکاران خۆیان بێ. اینجا پێوتری ڕابەری بزوتنەوەی یەکسانی خوازی ژنان. بۆیە ئەرکمان زۆر زۆر لەبەردەمایە. ئەمە ئەگەر بێت تۆم ئەرکانە بخەینەیەک، ئەبێ نابێ لە زاویەی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیەوە 8 مارس نمایش بکرێ، ئەبێ لە زاویەی کۆمۆنیستێکەوە تەماشا بکرێ کە ئەوێ هێزی ژنان و پیاوانی کرێکار و شۆڕژگێڕان یەک بخا لە ڕێکخراوێکی منسەجم بە یەک ئاراستەی سیاسی بێوێت. هەموو ئەم گەندەڵیانە، هەموو ئەم چەسانەوانەی نظامی سەرمایەداری لە بەرامبەریە بۆستێت و دژی بۆستێتەوانێ و هێزێکی یەک گەورەی جیهانی نمایش بکات. خۆت وتت ئەرک زۆر لە بەردەمایە و زۆر شت ماوە ئاڵوگۆڕی بەسەردابێ، بەڵام وەک دو پرسیار 8 مارسی ئەم ساڵ چی بابەتێک بە تایبەتی گرنگە کە لە 8 مارسی 2024دا بەرجەستە بکرێتەوە و هەوڵ بۆ ئاڵوگۆڕی بکرێت کاتێکە قسە لەسەر یەکسانی نێوان ژنان و پیاوان دەکەین؟ کاتێک قسە لەسەر یەکسانی ژن و پیاو دەکرێت، پێویستە هەموو هەڵسوڕاوانێک هەڵسێت بە ڕۆشنکردنەوەی ئەو کارەی کە ئەوێت بۆ ژنان بیکات. بەڕێی من ڕۆشنکردنەوەی ئەو کارە ڕئیسیەکەی ئێمە وەکو کۆمۆنیستێک ئەبێ ڕۆشن بێت. وەکو کۆمۆنیستێک کە ئەڵێم ڕۆشن بێ، ئەبێت بێت بە ئاڵای کۆمۆنیزمەوە ئەو ئاسۆیە بخاتە بەردەمی ژنانی کرێکار و زەحمەتکێش کە ئەبێت ژنانیش وەکو ئینسانێک بەبێ لە بەرچاوگرتنی جنسەکەی لە هەموو بارێکی سیاسی و کۆمەڵایەتی و مافەک مەدەنیەکان و لە هەموو بوارەکانی ژیانەوە یەک یاسای هەبێت. کاتێکە ژنان وەک پیاوان لە یەک یاسا بەهرەمەند بوو، بۆ نمونە یەک یاسای کار هەبێت بۆ ژنان و بۆ پیاوان، یەک یاسای کار هەبێت لە هەموو شوێنێکە،
و یەک مستەوای کریان لە یەک ئاستا بێت نابێت بە هیچ شێوەیەک باری بایۆلۆجیکی و فیزیکی ژنان ڕەچاو بکرێت لە دانانی یاساکانی کارە لەم کاتانەیە ئەتوانین فشارەکانمان زیاتر و زیاتر بکەینەوانێ. ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە جارێ ئەبێ پێش هەموو شتێ هەڵسوڕانی بزتنەوە یەکتانی خواست لەسەری ڕێک بن. ناکرێت یەکێک لەم لاوە شعارەکەی ئەوە بێ کە ڕێکخراوەکەی کە ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنیە هەمان شعار بێت کە لە ڕۆژی بەڕەنگاربوونەوەی توندوتیژیایە هەمان شعار بێ. بۆ نمونە لە 11 نۆڤەمبەرە پێم وایە ڕوبەڕوونبوونەوەی توندوتیژیە معلومە هەمومان هەموو ئینسانێکی ئازادی خوازیش تەنانەت دژی توندوتیژیە بەرامبەر بە ژنان بەرامبەر بە مناڵان بەرامبەر بە پیاوان بەرامبەر بە هەموو کەسێ ئەمە معلومە. بەڵام بۆ داپۆشینی بزوتنەوە ڕاستەقینەکەی بزوتنەوە یەکسانی خوازی ژنان هاتوون بزوتنەوەکانی مافی مرۆڤ ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە چەشنی UN هاتوون چەنەها ڕێکخراوی ژنانیان دروست کردووە بە ناوی ومێن نازانم چی ومێن ڕایت و هیومان ڕایت و ئەمانەوە یان چەنەها ڕێکخراوی هەزارەها و سەدەها ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی هەیە کە مەوزوعە ئەسڵەکەی خستۆتە لاوە کە ڕزگارکردنی ژنانی کرێکار و ژنانی شۆڕژگێر کە بە یەک ئاڵا بە یەک سیاست بێتە پێشەوانێ و ئەم ڕێکخراوەیە لە شوێنی کار و ژیان دروستکە یەک کارە لاوەکیەکانیەکە. بۆیە ئەبێ بزوتنەوەی ژنان یەکەمین شعاری ئەوە بێ یەکەم شعاری بێ ڕۆشن بێ بۆ خۆی کە ئەویش یەک مافی یەکسان لە هەموو بوارەکانە. بۆ نمونەگەر تەماشای بێکاری بکەین نسبەتی بێکاری لە هەموو عالەمە بە دەرەجەی یەکەم ژنان بێکار کراون ژنان بەکاری ناوماڵی قورسی ناوماڵەوانە مەشغوڵ کراون و تەسیرێکی زۆر زۆر گەورەی کردوتە سەر ئاستی هوشیاری و سەر بیرکردنەوە چونکە لە کۆمەلگادا بەشداریان نییە. ئەبێ ئەم مەجالە بدرێت بە هەموو ژنیانێک لە دنیادا بە دەرەجەی یەکەم بەشداری کۆمەڵایەتی بکەن بە شێوەیەکی یەکسان لە هەموو بوارەکانە و بە هیچ شێوەیەک هیچ شەشنە سوکایەتێک ڕێگەی پێ نەدرێ بە ژنان بکرێ. خاڵەکان زۆر زۆرن پلاتفۆرماکە زۆر زۆر پانوبەرینە بەڵام ئەبێت کەسانێک کە ئەم ئاڵایەیان بەرز کردوتەوە ئەبێ جارێ بە دەرەجەی یەکەم چۆنەڵی ڕێک بن لەسەر ئەم ئاسۆسیاسیە کۆمۆنیستیە کە یەک بەرنامەج یەک ئەجێندایان هەبێ بۆ یەکسانی تەواوی ژنان و بە پێکیشەوە لەگەڵ بە هاوشانی ژنان لەگەڵ پیاوانی کرێکارە لەگەڵ شۆڕژگەڕانە ئەم ئەجندەی کارە ببرێتە پێشەوە نەک بە قەولی سیاسەتی فیمینیستەکان کە ئەمە ئەرکی ژنانە و ئەبێ هەر ژنان ئەم کارە بکەن کە بەداخەوە من زۆر جار لە ڕێی هەنێک کۆمۆنیستیش کە خۆی بە کۆمۆنیست دانێ یەک بەم ڕێکخراوانەی کە دیفاعەکەن لە ماف و ئازادیەکانی ژنان و کە ئەمانەوێت بزوتنەوەی یەکسانی خوازی ژنان بەدەستبێنین ناویان لێ ناوین بزوتنەوەی فێمینیستی بەڵام بەداخەوە ئەمە تێکەولێکەیە کە 8 مارس یەک جیاوازی زۆر گەورەی هەیە لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لەگەڵ ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لەگەڵ بزوتنەوە فێمینیستەکان و باقی بزوتنەوە لیبرالی خوازەکانی تر. ئاڵا فەرەج ئەوسوڕای بزوتنەوە یەکسانی خوازی ژنان زۆر سپاس کە لە بەرنامەکانی ئەم شەی پێشەنگ تیڤیدا ئامادەبوون. زۆر سپاس بۆ ئەم فرسەتە و زۆر سپاسیش بۆ بینەران و گوێگرانی پێشەنگ تیڤی. زۆر سپاس بۆ تۆس. ئازیزان زۆر سپاس بۆ بەشداری ئێوەش بۆ هەموو دەستخۆشی و پرسیار و سەرنج و تێبینیەکانتان کە لەگەڵمان بوون تا کۆتایی بەرنامەکان و تەحملی کێشە تەکنیکەکانیشتان کرد لەگەڵمانمانەوە. لێرەدا دێنا کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان و تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتووبن.